شوام دیسان درون پرخمن اساسی ماتمری لیلک جنام جمال آخر يا نتعود ليلكم قلبي قرارنا بنايد يا مري ليلكم كان خفت دارنا وفانا بردنا مغزورك وفضا عارف رغد فاري يا شرار يا قرب يا شرار يا قرب يا ناري مجوري كردان وغبار بمرم كوغا الصبوري مردني وابوام يفمانم يترنوينم تفادر يارانم بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامە بین لە درێژەی ئەم پرۆگرامە تایبەتە بە بیرەوەری 35 ساڵی جینۆسایدی ئەنفال لەگەڵەوەی کە لەگەڵ چەند میوانێکی ئازیزا کۆمەڵە گفتوگوی جیاوازمان کرد سەحەر ئەچینە لای ئەوەی کە ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بەهۆی پێشکەوتنی ئەوەی کە بەردەوام کار بکرێت لەسەر کۆمەڵی لایەنی جیاوازتر و لە ڕووی ئەوەی کە چۆن ئەم بابەتە لە هەموو لایەنەکانەوە کاری لەسەر بکرێت. ئەمڕۆ میوانێکمان لابێ کاک بۆکان حەسەن وەکوەوەی کە بەشێک لەوێنە لە وەرگێڕانی گۆگڵ زیادەکە کە ئازانین ئێمە ڕۆژانە لە سێرچینی خۆمانە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی ئەوەی کە بابەتەکان ئێستا بۆ ئێمە نزیکتر بۆتەوە لە ڕووی ئەوەی کاتوانین لە سێرچینی خۆمانە بتوانین ئەو بابەتەی بەلامانەوە گرنگە بتوانین ئێمە لە بەردەستمانە بێ و خوێندنەوەی بۆ بکەین و دوجاریش ئەو وێنانەی کە ئەمانەوێت سێری بکەین یاخود ئەوانەی کە زۆر جار دەستمان ناکەوێت بزانین لە ڕێگەیەکی نزیکترەوە دەستمان بکەوێت بۆیە لەم ڕێگەیەوە کاری لەسەر کردووە بۆی بتوانین لە ڕێگەی گوگڵەوە ئێمە زیاتر سوودمەند بین لێ گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین کە میوانداری کاک بۆکان حەسەن ماکۆ و دامەزێنەری کۆمەڵگای گۆگڵ
و ئێستا لە ستۆدیۆ لامان میوانە بانگێشێکین و کۆمەڵی پرسیار لەم بوارەیە لێکن کاک بۆکان فەرموو زۆر بەخێر بێت بعدیت باش کاک بوو زۆر بەخێر بێت سەر چاو سپاس بۆ ئامادەبوونێ وەکو نەوەیەکی هەڵەبجە جێگەی شانازی بۆ ئێمە کە پرۆژەیەکی ناوازت لە گۆگڵدا کردووە بۆی ئێمە و بینەرەکانیشمان زیاتر بەرچاوڕوونمان هەبێ ئەم پرۆژەی تۆ چییە و چۆن ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین و چۆن ئەتوانین کاریشی لەسەر بکەین. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بانگێشکردنم بۆ ئێرە زۆر بەخێر سەبارەت بەم بابەتە ئەتوانم بڵێم کە وەک پێشووتر لە ساڵی 2015 کۆمەڵە هەنگاوێک نەدا بۆ زمانی کوردی وەک دانانی زمانی کوردی لە ناو کۆمەڵی گوگڵ و دواتریش لە ناو گوگڵ کراودسۆرس و دواتر چەندین هەنگاوی تریش لەم بوارانرا بۆ ئێمە بگەین بە زمانی کوردی لە ناو وەرگێری گوگڵ خۆشبەختانە ساڵی 2022 لە 11 2022 کۆمپانیای گوگڵ هەستا بە دانانی زمانی کوردی شێوەزاری سۆرانی لە ناو وەرگێری گوگڵ بەڵام بەداخەوە تەنها ئەمە لە بواری ڕێنووسا بوو کە ئێمە هیچ لەسەر تەنها بواری ڕێنووس بوو کە زیادکرا بۆ وەرگێری گوگڵ ڕەنگە لە ڕاگەاندنەوە ئاماژە بەوە کردبێ و خۆم کە لە داهاتووژا بەشی کامێرا و بەشەکانی تری زیاتەکرێ بۆ وەرگێری گوگڵ خۆشبەختانە توان بڵێم نزیکەی دوای ساڵێک کۆمپانیای گوگڵ هەستا بە دانانی زبانی کوردی شێوەزاری سۆرانی لە گوگڵ لێنز گوگڵ لێنز دەتوانم بڵێم کە لە ڕێگەی کامێراوە پێشووتر لە بواری ڕێنووسە ماتوانی هاوکاریەوە بکەین کە هاونیشتمانیان بتوان وەرگێڕان بکەن لە ناو وەرگێری گوگڵ تەنها دەق بوو بەڵام لە ئێستا توانین لە ڕێگەی کامێراواتە تۆگەر لە بەرنامەی گوگڵ لێنز دابەزێنی و دواتر لە ڕێگەی کامێرا بگری بۆ منە پارچە نووسینێک بێ یان کتێبێک یان پەرتووگێک بێ هەر شێک بێت تۆ بە ڕێگەی کامێرا ڕاستەوخۆ وەرگێڕانەکە بووەکە ئەوە نییە بڵێ بۆ تۆ دەقەکە کۆپیکەی دایبنیت و بەڵە لە ئێستا تەنها لە ڕێگەی کامێرا و لە ڕێگەی وێنەشەوە توانی تۆ وەرگێڕان بکەیەوە بەدەر لەوەی کە تۆ توانی وەرگێڕان بکەی ئەشتوانی سەرچ بکەیت وەنە تۆ وێنەیەکی کوردی و پێە ناتوانی بیدۆزیتەوە وێنە لە ناو تۆڕی ئینتەرنێتە ئۆتۆماتیکی لە ڕسمی وێنەکە ئەگریت یان وێنەکە خەزنەکەیت لە ناو مۆبایلەکەدا دواتر وێنەکە لە ناو گوگڵ لێنزدانیت لە هەر شوێنەکە وێنە هەبێ بۆ دەدۆزێتەوە و لەگەڵەوە شاتوانی پێشووترە گەر ئێمە بە تایپ وەرگێڕان پەتای پشتمان بنووسایە لە ئێستا خۆشبەختانە توانی وێنەی ڕسمی کتێبێک بگریت وێنەی نووسینێکی سەر کتێبێک بگریت و دواتر ئۆتۆماتیکی نووسینەکە بۆ تعدی دەکات و نووسینەکەت بووەکە بەدەق ئەمە توانن کاتێکی زۆر بۆ هەموو هاونیشتمانیان و نووسەران هەموو ئەگەڕێنێتەوە دەستە خۆش بێ بێگومان ئەمە جێی دڵخۆشیە گەنجێک لە هەڵەبجەی ئازیزەوە کە بە بەردەوامی هەڵدرا لە ناو ببرێت کیمیا باران کرا هەڵ ئەسێت وەوا کات هەندەری گەنجانی دیکەی شارەکەشی بێت بەوەی کە ئیشەڵا ئەوانش بە هێز و توانە و لێهاتووی داهێنانەکانی خۆیان وا بکەن بیسەلمێنن هەڵەبجە زیندووەوە ئیشەڵا ڕۆح و گڕوتینێکی تر بکەنەوە بەبەر هەڵەبجەیە جا کاک بکەن باسی ئەوەت کرد کە بەڕێزت لە 2015 سەرقاڵی ئەم داهێنانەی لە گوگڵا بۆی کە زمانی کوردی ببێتە ناو گوگڵەوە لەم فترە تازانەیە کە کۆمەڵە گۆڕانکاری و با بڵێن ئیشی بەرفراوانترت کردووە لەسەر داهێنانەکەت وەوات کردبوون تۆ ڕاستەوخۆ بتوانیت دقێک وەربگێڕیتە سەر زمانی کوردی وایە ئەمە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت سوودمەند بیت لە ئەم دەستکەوتە بە زمانی کوردی پێویستەکە تۆ ئەپەکە دابەزێنیت گوگڵ لێنز دابەزێنی وایە یەکەم جار ئەگەر لەسەر ئەمە بەرچاوڕوونیەکمان پێ بۆی کە کەسەکان بزانن بە چ شێوەیەک ئەتوانن زمانەکە بەکاربهێنن. بەڵێ سارا سەپارەت بۆ بابەتە ئێستا کۆمپانیای گوگڵ بەرهەمی زۆرە بەرهەمەکان کە لە ساڵی 2022 کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی یاخود بڵێن کوردی ناوەندی هەردووکیان یەک با یەکشتن لە ئینتەرنێتە بۆ هۆی هاونیشتمانان ئاگاداریەوە بن کوردی ناوەندی لەگەڵ کوردی شێوەزاری سۆرانی یەک کۆدیانەیە کە تۆدا پێشتر دەنها دەق بوو لە ئێستا کە کامێرا زیاد بووە لە چەند ڕوانگەی گوتوانی ئیش بکەیت یەک ئەپی گوگڵ لێنز دابەزێنی گوگڵ لێنز لەگەڵ کۆمپانیای گوگڵ لێنزی بەستۆ بە گوگڵ ترانسلیتەوە باشە لە ئێستا گوگڵ لێنز زیاد کراوە توان بڵم هەمان ئیشی گوگڵ ترانسلیتی شەکە گوگڵ لێنز بەڵام ئەم لە بواری وێنە و لە بواری کامێرا و بواری گەڕانایە ئەم وێنە چۆنە چۆنە ئەتوانی تۆ وێنەیەکی پێبێت سەرچت بۆ کا بە چ شێوەیەک بەڵێ مۆبایلەکەت ئەوانی کە سیستەمی لە ئێستا ئەوانی کە ئەندرویدیان پێە سیستەمەکە کارا بۆ زمانی کوردی شێوەزاری سۆرانی بۆ ئایفۆنیش بۆ iOS بڵێن لە داهاتوایەت لە ئێستاە ئەپەکە کە دایەگریت ئۆتۆماتیکی چەند نزیکەی زیاتر لە 133 زمانی تایە ئەم 133 زمانە زمانی کوردی شێوەزاری سۆرانی تو هەڵەبژێری پێشووتر تیانە بوو لە چەند ڕۆژی ڕابردووە بوو زیادکرا بە فەرمی کە زمانی کوردی هەڵەبژێریت
لە بەرامبەر بە ئەیکەی بە ئینگلیزی بە عەربی چەند زمانی تیا بێت تۆ توانی بەڕێگەی کامێرە ئەمانە وەرگێڕان بکەی یاواتە ئەگەر بۆ من بمێ کوردی بکەم نووسینێکە مۆبایلەکەم کامێرای مۆبایلەکەم کەمە سەر نووسینە کوردیەکە یاخود بۆ منە لۆگۆیەکە یان بۆ منە هێمایەکی هاتوچۆیە یاخود کتێبێکە هەر بابەتێکە بە کیبۆردی کوردی یونیکۆ دنووسرا بێت تۆ ئیخێت دەسەری ئۆتۆماتیکی لە بەرامبەر یا عەربی هەڵەبژێری ئینگلیزی هەڵەبژێری فەڕەنسی هەڵەبژێری فارسی هەڵەبژێری ئۆتۆماتیک بۆتەکە ئەمە توانم بڵێم هەنگاوێکی زۆر گرنگە بۆ زمانی کوردیە توان بڵێم لە ئێستا زمانی کوردی خەریکە ناڵم لە 100% بەس لە 100 بۆ بە زمانێکی جیهانی و هەنگاوی تریژێ بۆ بەشی دەنگ ئیشاڵا لایەندەیەکی نزیکە هەواڵی خۆش شێوێ بۆ دەنگ چەندین کار کراوە ڕەنگە لە ئێستا کارا کراوێ بەڵام بوو هەموو کەسێ بڵاو نەبوو بێت زۆر باشە ئێمە دەستخۆشیت لەکەین وەکو نەوەیەکی هەڵەبجا و هەمیشە مقدەمەوە تۆ هیچیانم جیانە کردەوە چکە ئێمە هەمومان خوشکوبرایە هەموو ئەو زمانە زانی هەمومانە هی بەشێک نییە هەمووی خەفەت و گریان و داخی دڵی هەمومانە بەڵام ئەم داهێنانە و جێگەی دەستخۆشیە و ئەوەشی کە لە قسەکان تا یعنی زیاتر گرنگی پێی گرنگی ڕێزمانی کوردیە گرنگی زمانی کوردیە گرنگی وشە سازیە تا چەند هەوڵەوە بە شێوەیەکی باش بتوانانی زیاتر لەم بوارەیە کە بوارێکە چێتە بواری تەکنەلۆژیا و بواری سێرچین و بواری ئەوی کە تۆ ڕۆژانەیە بەردەوام مۆبایلەکەمان بەدەستەوەی کاری پێ بکەین و ئاسانکاریمان بۆ بکە کار لەسەر زمانی کوردی بکەیت کە ئەم زمانە زیاتر خەڵک گرنگی پێبات و ئەو شتێشی کەمە بەستا وێنەیە نووسراوە هەر بابەتێکی کێ بە زمانی کوردی بێتە بەردەست مەڵە سەبارم بم پرسیار حەزەکەم ئاماژە بە ئەمڕۆ ڕۆژی ئەنفالە توانم بڵێم کە لەگەڵ کۆمپانیای گوگڵ زیاتر لە 28 کۆبوونەوەم لەگەڵ کۆمپانیای گوگڵ ئەنجامداوە بەڕێگەی ئۆنلاین لە زۆربەی کۆبوونەوەکانە بە تایبەت لەگەڵ ئەندازیارێک لە وڵاتی یابان لە نووسینی گوگڵ لە وڵاتی یابان ئێمە بەداخەوە لەم پرۆژە هیچ مادێ وەکو بڵێ لۆبێکمانە بۆ کۆمپانیای گوگڵ بەڵام کۆمەڵە شتێک زۆر گرنگ بوو لەم پرۆسەیە بە تایبەت کەیسی هەڵەبجەی شەید بەڵێن کەیماباران کەیسی ئەنفال کەیسی قوربانیەکانی گەلی کورد من ڕاستەخۆ لە چەندین کۆبوونەوە من باسی ئەوم کردووە ئێمە وڵاتێکی نەتوان بڵم ژێر دەستە بووین چەوساوینەتەوە لەلایەن ئەوانەی کە پێشووتر درڕندە بوون و بڵێن سەدام حوسێن و کۆمەڵەش بابەتێکی تر کە توان بڵێم زۆر گرنگ بووە لە مەسلەی ئەم زمانی کوردیا من ڕاستەوخۆ کۆنسوڵی ئەمریکان بینی باسی ئەم پرۆژەم بۆ کرد ئەوان ئاماژیان بۆ کرد ئێمە ناتوانین لە ڕوانگەی مادی و هاوکاریتان بکەین بەڵام لە ڕوانگەی معنەوی و هاوکارێکی باشتان و بزەبەت کردیشان و لە کۆبوونەوەکانەشە باسی ئەو بابەتانم زۆر کرد لەگەڵیانە ئەتوانم بڵێم لە کۆنسوڵی ئەمریکا لە هەولێر لە ڕۆژی 16 سێیا بوو سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد وەکو وەفایەک ئەم پرۆژەی ساڵی 2022 پێش ڕێنووز زیاد بکرێت لە 16 سێیا بوو وەکو وەفایەک ئاماژەی بۆ کرد کە زمانی کوردی تەواو بووە بەڵام 2 مانگ دوایەوە ئۆتۆماتیکی زمانەکە زیاترە بۆ سەبارەت بوو بابەتی کە ڕێزمان ئایا ڕێزمان چەندێک لەم پرۆسەیە گرنگی پێدراوە بێگومان ڕێزمان بنچینێکی سەرەکی بووە ڕێزمانی کوردی وەک خۆمان خاوەنی ڕێزمانی کوردین ئەوەنە هەوڵ دراوە پشت بە ڕێزمان ببەسرێت ئەوەنە هەوڵ نەدراوە پشت بە وشەی بازاڕیان بۆ منە ڕستەی بازاری ببەسرێت چونکە ئەمە ئەتوانم بڵێم ئەبێتە هەنگاوێکی گرنگ بۆ ئێمە بتوانین زمانێکی ستاندار دروست بکەین و لەگەڵەوەشە ئەگەر ئێمە ئەگەر وەرگێڕانیان بکەین ئەوەنە بە شێوازی ڕێزمانی بنووسی وەرگێڕانی باش بۆ کات ئەوەنە بە بازاری بنووسی وەرگێڕانێکی باش بۆ ناکات خۆ ڕاستە کەم و کوڕی ئەبێت هەر لەم پرۆسانە زمانی عەرەبی و زمانی ئیسپانی زمانی فەڕەنسی زمانەکانی تر کە زیاد کراوە توان بڵم لە 2006 و کۆمپانیای گوگڵ ئەپی گوگڵ وەرگێری گوگڵی داناوە زمانی ئیسپانی یەکەم زمان و کە زیاد کرا هەتاوەکو ئێسش کەم و کوڕیتیا هەیە ئەمە توانم بڵم وەکاری گەڕانەوەی ئەم کێشێکە هەیە ئەوەیە کە زمانی کوردی شێوەزای سۆرانی یەک تازەیە کە زیاد کراوە بۆ وەرگێری گوگڵ دوش خاوەنی ئەمە زمانێکی وەکتۆم بڵێ سەرچاوێکی بەرزنی سەرچاوێکی نزم بووە هاتۆدا قۆناغی ئەمە کە زیاد کراوە توان بڵم کە گوگڵ خۆی ئەگەر سیستەمەکانی خۆی پێش نەخستایە نەمانەتوانی زمانی کوردی بە فەرمی بناسیێنین چونکە زمانی کوردی پێوترا زمانە سەرچاو نزمەکان خۆشبەختانە لە ئێسای هاتوتە قۆناغی زۆر باش وە بۆ خەڵکو و هاونیشمانیانیش ئەوە گرنگە کە پێویستە بە کیبۆردی کوردی بنووسن و لەگەڵەوەشە ئەو نووسەرانە ئەو کەسانی کە فەرهەنگی ئۆنلاینیانەیە یاخود بۆ منە کتێبێکیانەیە لە ئینگلیزی کوردی بێت بە بەرامبەرەکەی ئینگلیزی بێ بەرامبەرەکەی کوردی بێ پێویستە لە ناو تۆڕی ئینتەرنێتە دای بنێن و بەربڵاویکەن بۆەوەی کە کۆمپانیای گوگڵ لە ڕێگەی تۆڕی دەماری دەستکردەوە خۆشی سوود لەو بابەتانە وەرەگرێ و
ئێنێت وە لەگەڵەوەش ئەم پرۆسە لە ئێسای کۆتایی ناتوە هەتاوەکو زمانی کوردی و زمانەکانی هەموو دنیا بەردەوام بێ ئەم پرۆسێ بەکراوی ئەمێنێتەوە ئەگەر وشەیەک وەرگێڕانی هەڵات پێدا ئایا بۆ ڕستەیە وشەی هەرگا وەرگێڕانی هەڵات پێدا ئەتوانی لەوێت دەستکاری بکەیت لە بەشێکی تیا بەشی دەستکاریکردنە کلیکی لەسەرەکەی کە کلیک و لەسەر کرد ئەچێتە بەشی پاکسازی و ڕاستاندنەوە لەو کاتەیەتە بەردەسی ئێمە سەیرێکن ئەگەر ڕاست و دروست بوو ئێمە دەنگی لەسەر ئەگەر ڕاست و دروست نەبوو دەنگی لەسەر نادەی و ناچێتە ناو بەشەکەەوە چووکە دەستکاری دینی زمانێک زۆر قورسە لە ناو ئینتەرنێتە باشە جا کاک بۆکان ئەو پرۆژێک کە جەنابەت باست کرد لانەیە سەرەتاکەی تەنیا وەکو خۆت فریا کەوتبێتی ئەنجامی بێ بەڵام دوای ئەوەی کە ئیتر دۆزینەوەی وشە هاتوۆتە ئاراوە ئەوەی کە دەنگ بۆ وشەکان دابنیت و ئەمانە لەوانەیە پێویستی بە چەنەها کەس بێت ئایا لە ئێستاە تۆ لەگەڵ تیمێک بە تایبەت لە ڕووی زمان ناسیەوە تیمێکی پسپۆری زمان ناسی لەگەڵت هاوکار هەن سەبارەت بۆ بابەتە بەداخەوە ئێمە نەمانتوانی و هەر لە 2015 من وەخۆم ئاماژەم بۆ کرد ئەم پرۆسە پێویستی بە تیمێکە ئیشی لەسەر بکە بەڵام ئەوە نەکرا بە بەداخەوە بەڵام لە ئێسایە تیمیش نەبێت هەموو کەسێک لەنا وەرگێری گوگل لە وەرگێری گوگل کە تۆ سەردانی گوگل ترانسلیت دەکەی لەوێ وشەیەک ئەنووسی کە ئازانی ئەنجامەکەی غەڵەتە ئەتوانیت دەبڵ کلیک لەسەر وشەکە بکەیت لە خوارەوە بەشێکی تایە ئێمای لایک و دیسلایکی لەسرە کلیکی لەسەرێکە کلیک و لەسەر کرد دیسلایکێک کە دیسلایک کرد ئاماژە بەوە کە ئایا تۆ پێژنار و چیە بۆ وشەیە وشە غەڵەتەکە ئەکوژێنیتەوە بە کیبۆردی کوردی وشە ڕاستەکە بۆ نوێسا وشەی کاڵک ئەگەر لە ئینتەرنێت دابین لە گوگل ترانسلیت بنووسی ڕاهاڵە بۆ تێنێ کلیکی لەسەرەکەی کە کلیک و لەسەر کرد ئۆتۆماتیکی پێشنیارێک تێڵێت چییە وشە ڕاستەکە کلیکی لەسەرەکە کە کلیک و لەسەر ئۆتۆماتیکی سەحێکی لێ هێتە بەشی کوێ بەشی ڤالیدیشنەوە هاتە بەشی ڕاستاندن و پاکسازیکردنەوە ئەو کاتەکە هاتە بەردەست ئێمە وردە وردە قۆناغ بە قۆناغ توان بڵێم ڕەنگە چەندی ساڵی بێ هەتاوەکو تۆ بتوانانی وشەیەک دەستکاری بکەیت چونکە دەستکاریکردنی و زمانی نەتەوەیەک زۆر زۆر قورسە ساڵی 2021 کە تاقیکاری زمانی کوردی ها لەلایەن ئەندازیارێکی یابانیەوە بە ناوی کیس دەیڤ ستیڤنس کە تاقیکاریەکەی نات هەمان ئەم کێشانەمان ڕوبەڕوو بوویەوە باشە نەک لە بواری وشەیەکە غەڵەت بێ بەڵکو لە بواری جیاوازی ڕێنووسیش بۆ نماگەر وشەیەک و بنووسا بە ئینگلیزی بەرامبەرەکەی چوار وەرگێڕانی ئەیاپی و چۆن بۆ منە وشەی گوڵ هەبوو بە یەک بوو ئەیاپی و بە دوو ئەیاپی و هەبوو بە حوتی سەری پیتی لەگەی ناکرد ئەمە وەک چۆن بڵێ بۆ ئەو بوو کە تاقیب کاتەوە بزانە کامیان تاوەڕاست و دروستە لە ناو کۆمەڵگەی ئەمە بەداخەوە کە ئەمە ڕێگرێکی زۆر بوو لە بەردەم زمانی ئەگینا زمانی کوردی زووتر چالاکەکرا خۆشبەختانە دوای تاقیکاریەکە ئەوەی کە گوگڵ بۆی ڕوون بۆیەوە ئەو بوو کە زمانی کوردی نازانی کە کێشە و گرۆڤکردەکان چین و دواتە زمانگەی بە فەرمی ناسان ئێستا ئێوە لەوانەیە بۆ نمونە شتێکتان دانابێت ئەوەی کە مرادفەکەتان دانا بە لە ئینگلیزی یان لە هەر زمانەکە وشێک بێ بەڵام لەوانەیە لە سلێمانی ئەو وشەیە شتێکی پێ بڵێن لە پێنجوێن شتێکی تری پێ بڵێن ئەمەتان چۆن چارەسەر کردو بەڵێ بێگومان ئێسایە ئەگەر سەی زمانی عەرەبی بکەین بەشی هاومانامانەیە بەشی هاومانامانێ لە زمانی عەرەبیە کە تۆ وشەیەک نووسی بۆ منە وشەی گیاندارێک نووسی ڕەنگە لە هەر شوێنێ شتێکی پێوەدرێت لە زمانی کوردیش ئەوەمان هەیە زمان فراوانە هەر وشەیەکی ئینگلیزی ڕەنگە چەندی مانای هەبێت باشە لە ئێسایە کە تۆ وشەیەک ئەنووسیت چەندی مانات پێت بات لە ناو سیستەمی گۆگڵا ڕەنگە بۆ منە بۆ وشەی بۆ نمونە ئەگەر وشەی گیاندارێک بێ ڕەنگە لە هەڵابجە شتێکی پێ بڵێن باشە بۆ منە قۆری چا بۆ منە چادانی چا لە هەموو ڕەنگە لە چۆربەی شوێنەکان جیاوازێ بەڵام بە گوێری ئەو شوێنە جوگرافی کە بۆ زمانی کوردی شێوەزای سۆرایین دانرا بۆ نە سلێمانی هەڵابجەیە گەرمیانە سنەیە بۆنە ئەم شوێنەی کە گوگڵ نەخشەکەی دیاری کردووە ئەتوانرێت ئەو بەشی هاومانانە زیاد بکرێت زۆر بە ئاسانی و بە شێوەیەکی زۆر باشی توانێت ئیشی لەسەر بکرێت وە لە ئێساش زۆربەی ئەو شانە ناو سیستەمی گوگڵا هەیە بەڵام ڕاستاندنی بۆ نەکرا و دەنگی بۆ نەدرا و گوگڵ نەگەشتە سەر ئەو قەنەعەتەی ئەم وشانە هەمووان ماهەمانیان وە لەگەڵەوەشە ئەم پرۆسێ زۆر وردە زمانی وا هەیە بۆ نمونە نزیکەی 10 ساڵەوە پێ زیادکراوە بەشی هاومانە کاران نەبوو گوگڵ ئیشەکانی زۆر بەخاوی ئیش لە سەرەکە بەڵام داتەکانی هەمووی داقیقن باشە لەگەڵەوەی کە زیاتر ئێوە ئەم پرۆژەیەتان لە شێوە زاری سۆرانی کارتان بۆ کردووە و لە قسەکانی جەناب تا باسیەوەت کە دەرفەیەکتان ناوە بەو کەسانەی ئەگەر ئەم وشەیە یاخۆ ئەم دەستەواژەی بەرچاوکە و ئەگەر زانی هەڵەیە واتاکەی هەڵەیە بتوانێت ئەم هەڵەکە ڕاست بکاتەوە بیکاتە وشە ڕاستەقینەکەی خۆی ئێوە دواتر دەنگی پێبن کەواتە ئەمە دەرفەتێکە بۆ
مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆرە بەڕێزەکانمان کە لە بواری زمانەوانی و وشە سازیا کارەکە تا چەند ئێوە ئەمە یارمەتی دەرێک بووە بۆ ئێوە کە زیاتر لە زمانی کوردیە دەستەواژە ڕاستەکە واتە ڕاستەکە بێن و بیبەخشن بە خەڵک. بەڵێ ئەو لەم ڕوانگەوە ئەتوانم بڵێم دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت و شارەزان ڕەنگە لە بواری پزیشکیە هەومان ئەمە زانستە ئەمە زمان قوڵ ئەتوان بڵێم زەریایەکە ڕەنگە کەس نتوانێت بچێتە بنەوەتەوە. بەڵام ئەوانەی کە لە بواری پزیشکیە بەتایبەت ئەو بوارانەی کە بواری پزیشکین کەمێک کەموکوڕیتی هەیە زیاتر ئەوانەی کە پزیشکن ئەوانەی بۆ منە لە بواری پزیشکیا کارەکەن یان بۆ منە لە بواری کارەکەن کە بەدەر لە زمان تەنها بڵین زیاتر ناوڕۆکی ڕێزمان و بابەتانەگرێت و بەڵام بواری پزیشکیوانە تۆزێ جیاوازتراوانی کە ئەوانە ئیش لەسەرم بابەتە بکەن زۆر بە ئاسانیەتوان ئیش بکەن هەر وشەیەک ئەگەر پزیشکی بێت یان بۆ منە هەر ڕستەیەک کە پزیشکی بێت ڕەنگە دکتۆرەکە بزانێ مەمەسی چییە باشە وشە پزیشکەکە بنووسێت ئەگەر وەرگێڕانە کوردەکەی هەڵە بوو گەر وەرگێڕانە کوردەکە هەڵە بوو خۆی ئۆتۆماتیکێت توانە دەستکاری بکە کە دەستکاری کرد دواتر دێتە بەشی پاکسازیوە پاکسازی ئەو کاتە دەنگی لەسەرە دێ و وەردەکارگەی بە وە لەگەڵ ئەوەشە گوگڵ 100% پشت بەم وەرگێڕانانە نابەسێت باشە بەڵکو پشت بە تۆڕی ئینتەرنێت دەبەزێ چەندێک ئەم وشە بڵاوە چەندێک بڵاوە ئەێنێ وشە هەبووە ئەسڵ لە ژیانمان نەمبینیوە وەرگێڕانی بۆ بکرێت گوگڵ خۆی هێناوێتی لە ڕێگەی تۆڕی دەماری دەستکردووە لە ڕێگەی ئەوەی کە خۆی داتای وەرگرتووە لەناو ئەو پەیپەرەی کە بڵێن ئەو پۆستی کە کۆمپانی گوگڵ لە کۆتا ڕۆژ لە 11/5/2022 کردووی باسی ئەوەیە کرێ ئەیوەتگە ئێمە ئەم زمانی ئەم 24 زمانەی هەموو دنیامان ناساندووە بەوەی کە ئەگەر ڕۆژێک دقێکی کوردیشمان نەبینیوێت ئێمە سیستەمەکان فێری زمانی کوردی بووە واتە ئەمەنە سیستەمێکی پێشکەوتویان دانابوو کە ئەگەر دەقی کوردیشی نەبوو بێ فێری زمانەکە بووە چۆن لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە بە خۆشحاڵیەوە سپاس بۆ بەڕێزت ئامادەبوونت بە هیوایەوەی بە هەمان شۆکە بۆ خۆت باست کردوتت ئەمە پرۆژێکە هێشتا مەجای ئیشکردن لە ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە هیوامانەوەی هەم خۆت بە گڕۆتی ناکەوە کە تاکو ئێستا هاتووی بەردەوامی هەم کەسانی دیکەی دیکەش بتوانن هاوکارت بن لە پرۆسەکە سپاست خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامە بین. لەو ساڵەدا سەگی بیابانی خوارو گورجی بیابانی خوارو بە تازەیی ئەوەنە کوردیان خواردبوو خۆیان لە کۆنە بەرماوەی هەلوداڵ و لە لاکی تۆپی و لا ئەدا لەو ساڵەدا سەگی بیابانی بە تازەیی ئەوەنە کوردیان خواردبوو. بەڵێ لە یادی 35 ساڵەی ئەنفالی کورداندا سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنین بۆ سەرجەم شەهیدان و هیوای ئەوە خوازین کە ئیشەڵا بکرێت لە جێی تەواوی ئەو هەوڵانەکە درا بۆ لە ناوبردنی گەلی کورد لە ئێستادا هەوڵ بدرێت بۆ زیندووکردنەوە بۆ ئاوادانکردنەوەی زیاتری کوردستان بە بەرهەمێکی دیکەی بەڕێز کاک هونەر عەلی حاتەم کۆتای بە بەرنامەکەمان نەهێڵین ئەهێنین بەڵام لەم بەشایمە ماڵەوایتان لێکن خواتان لەگەڵ جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدان دانوێنین و بە هیوای ئەوەی کە کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ بەڵام لە کۆتایی ئەڵین ئێمە هەر کوردین و کوردی شەوین هەرگیز سەریش دانانوێنین ماڵەوایتان لێکن لەم پرۆگرامە تایبەتەیە بە بەرهەمێکی کاکە هونەر بفەرمو.
ام جار سختر انزامم چجارا چلم دیو دایم چون گسته مارانایی هر وزور مندن رأمای نفس تای ریشه طاقت شیانم جدز بلسي فراقي ويسوتنا وجسم أريا يا بلسي فراقي صوتنا جسم ناصر الزمان وبسم دوی کوا دل پشات زردان زر کردن رخسار پایز دردان آری آی دوی کوا دل پشات زردان زر کردن رخسار پایز دردان سرسامان عالم يكسر جنالم سرسامان عالم يكسر جنالم فلان وريبت شانا وظلمي بلسي فراقا خاي صوتنا جسما أريانا بلسي فراق صوتنا جسم نصر الزمان قاس كان وبسم
دوی کەوا و دڵخۆشە زەردان زار کردن رخصار أرينا لمنا أياكم بايز دردان سرسمان عالم يكسر زن عالم فلق مريبت شنا وزالغي